سڵاتان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی ڕۆژی سێشەممە سەرەتا سەردەڕی گرنگترین هەواڵەکان. ناڕزایەتی کرێکارانی شارەداری شاری سنا، دەستپێکردنەوەی هێرشی هێزەکانی حکوومەتی کاتی سووریا بۆ سەر ناوچە کوردنشینەکانی حەلەب، بەردەوامی هەڵمەتی سێشەمەکانی نا بۆ سێدارە لە 55 زیندانی ڕژیمی کۆماری ئیسلامی، ناڕزایەتی کرێکارانی شارەداری بەمپور لە پارێزگای سیستان و بەلوچستان و کۆبوونەوەی بنەماڵەی بەندکراوانی مەحکوم بە سێدارە لە کوردستان و ئێران. ناڕزایەتی کرێکارانی شارەداری شاری سنا. ڕۆژی ڕابردوو کۆمەڵێک لە کرێکارانی شاری سنا دژ بە بایەخنەدانی بەرپرسانی ڕژیمی کۆماری ئیسلامی بەجاخوازیەکانیان ناڕزایەتیان دەربڕی. بە پێڕاپۆرسەکان کرێکارانی ناڕازی ئەماژە بەوە دەکەن کە بۆ ماوەی زیاتر لە 2 مانگە لەلایەن بەرپرسانی شارەزاریەوە حەقدەستیان وەرنەگرتووە و لە دۆخێکی زۆر خراپیە بۆلیدا دەژین. لە بەردەوامی ناڕزایەتیەکاندا کرێکاران خوازیاری بەرزکردنەوەی یاسی حەقدەست بە پێڕێژەی هەڵاوسان، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە، ئیمنی شوێنی کار و ئیمکاناتی ڕفاهی، پێدانی حەقدەست و مەزایە جوەخراوەکان و هەروەها وەجیهاتنی بەڵێنەکانی بەرپرسان بوون. درێژکردنەوەی ماوەی دەستبەسەرکرانی 2 هاوڵاتی دەستبەسەرکراوی خەڵکی شاری سەقز. بە پێڕاپۆرسەکان 2 هاوڵاتی خەڵکی شاری سەقز سەرەڕای تێپەڕبوونی زیاتر لە 40 ڕۆژ لە دەستبەسەرکرانیان هێشتا چارەنووسیان دیار نییە. راپۆرتەکان ئەماژە بەوە دەکەن کە ئەو 2 هاوڵاتیە بناوەکانی محەممەد عەلی وەیسی و سیروان خۆداکەرەمی ڕێکەوتی هەژدەی خەزەڵوەری ئەمساڵ بە هێرشی هێزەکانی ئێدارەی سڵات بۆ سەرماڵەکانیان دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانەکانی ئەو ناوەندەکراون. بە وتەی سەرچاوە ئاگادارەکان لەلایەن دەستگای قەزایی و ئەمنی ڕژیمەوە ماوەی بەندکرانی ئەو 2 چالاکوانە بۆ مانگێکی دیکە درێژ کراوەتەوە و لە دۆخێکی زۆر خراپی تەندروستیشدان. دەستپێکردنەوەی هێرشی هێزەکانی حکوومەتی کاتی سووریا بۆ سەر ناوچە کوردنشینەکانی حەلەب. شەوی ڕابردوو هێزەکانی حکوومەتی کاتی سووریا گەڕەکەکانی شێخ مەقسوود و ئەشرەفیە لە شاری حەلەبیان بە چڕی بردومان کرد و هەوڵی داگیرکردنی ئەو 2 گەڕەکەیاندا. بە پێڕاپۆرسی ناوەندی ڕاگەیاندنی هێزەکانی سووریای دموکراتیک لە هێرشەکاندا لانیکەم 17 هاوڵاتی مەدەنی بریندار و هەروەها ژنێکی تەمەن 57 ساڵ گیانی لەدەستاوە. شانی باسا هێزەکانی یاسایشی ئەو 2 گەڕەکە هاوکات لەگەڵ هێزەکانی دیکەی پشتیوانی کە لە ناوچەکانی دیکەوە ڕەوانەی شاری حەلەبکران بەرپرسی هێرشەکانیان داوە و هێزەکانی حکوومەت پاش کەسێکی گەورە ناچار بە پاشەکشە و ڕاگەیاندنی ئاگربەست بوون. بەردەوامی هەڵمەتی سێشەمەکانی نا بۆ سێجارە لە 55 زیندانی ڕژیمی کۆماری ئیسلامی. ڕۆژی سێشەممە دوی بەفرامباری 1404 هەتاوی بەندکراوانی ڕاگیراو لە 55 زیندانی ڕژیمی کۆماری ئیسلامی دژ بە سیاسەتی سەرکوتو لە سێدارەدانی ناڕازیان لە ئێران مانیان لە خواردن گرت. بە پێ هەواڵی گەیشت و بەندکراوانی بەشداربووی ئەو هەڵمەتە با بڵاوکردنەوەی بەیاننامەیەک ئاماژە بەوە دەکەن کە سەرەڕای هەموو گوشارەکانی ڕژیم بۆمبەستی کۆچایی هێنان بە ئەم هەڵمەتە نەک تەنیا هێشتا بەردەوامە بەڵکو هەموو ڕۆژێک لە ئێران بەربڵاوتر دەبێتەوە و بەندکراوانی زیندانەکانی دیکەش بەشداری ئەم هەڵمەتە ئەبن. لە بەردەوامی بەیاننامەکەدا زیندانیان جەخت لەسەر ئەوە دەکەنەوەکە تا کاتی سەپاندنی حکمی سێدارە بەسەر بەندکراوان سەرکوتی ناڕازی و گوشاری ناوەندە ئەمنیەکان لەسەر چالاکانی سیاسی و مەدەنی بەردەوام ئەبن لە مانگرتن و ناڕزایەتی. ناڕزایەتی کرێکارانی شارەزاری بەمپور لە پارێزگای سیستان و بەلوچستان. ڕۆژی ڕابردوو کۆمەڵێک لە کرێکارانی شاغەڵ لە شارەداری شاری بەمپور دژ بە وەدینەهاتنی بەڵێنەکانی بەرپرسان ناڕزایەتیان دەربڕی. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ کرێکارانی شارەزاری ئەو شارە بۆ ماوەی زیاتر لە 2 مانگە لەلایەن بەرپرسانی شارەزاریەوە حەقدەستیان وەرنەگرتووە و تەنانەت توانایی دابینکردنی سەرەساییترین پێداویستیەکانی بنەماڵەکانیان نییە. لە بەردەوامی ناڕزایەتیەکاندا کرێکاران خوازیاری بەرزکردنەوەی یاستی حەقدەست بە پێڕێژەی هەڵاوسان،
دابینکردنی بیمەی دەرمانی کارامە، کۆچای هاتنی گوشاری ناوەندە ئەمنیەکان لەسەر کرێکارانی ناڕازی و هەروەها پێجانی حەقدەست و مەزایە دووەخراوەکان بوون. کۆبوونەوەی بنەماڵەی بەندکراوانی مەحکوم بە سێجارە لە کوردستان و ئێران. ڕۆژی سێشەممە 2 بەفرامبەر بنەماڵەی بەندکراوانی مەحکوم بە سێدارە لە چەند شاری کوردستان و ئێران دژ بە سەپاندنی حکمی سێدارە بەسەر زیندانیان کۆبوونەوە. بەپێ و وێنانەی بەدەستمان گەیشتوون، بنەماڵەی ئەو بەندکراوانە بە وتنەوەی دروشم دژ بە گوشاری ناوەندە ئەمنیەکان بۆ سەر بنەماڵە دادخوازەکان و هەروەها هەڵگرتنی پلاکارد و وێنەی ڕۆڵەکانیان، خوازیاری هەڵوەشانەوەی حکمی سێزارەی هەموو بەندکراوان، ئازادی دەستبەجێ بەندکراوانی سیاسی و عەقیدەتی و هەروەها کۆچای هاتنی گوشاری ناوەندە ئەمنیەکان بۆ سەر بنەماڵەی دادخوازان بوو. کۆبوونەوەی خوازیارانی مەسکەنی ملی شیراز. ڕۆژی ڕابردوو کۆمەڵێک لە خوازیارانی مەسکەنی ملی لە شاری شیراز دژ بە وەجی نەهاتنی جاخوازیەکانیان کۆبوونەوە. بەپێ ڕاپۆرسەکان، خەڵکی ناڕازی لە کۆبوونەوەکەدا ئاماژە بەوە دەکەن کە سەرەڕای تێپەڕبوونی چەند مانگ بەسەر پێجانی پارەی خانووەکان بەبەرپرسان، نەک تەنیا هێشتا خانووەکانیان ڕادەستیان نەکراوە، بەڵکو پرۆژەکە لە نیوەدا ڕاوەستەوە. لە بەردەوامی کۆبوونەوەکەدا ناڕازیان جەخت لەسەرەوە دەکەنەوەکە بەهۆی بەرزبوونەوەی ڕێژەی کرێخانوو لە ئێران لە دۆخێکی زۆر خراپ یابووریدا دەژین و خوازیاری پێڕاگەیشتنی دادپەروەرانەی ناوەندە قەزاییەکان سەبارەت بە سکاڵاکانیان بوون. دووە هەواڵ ڕاوەستاندنی حکمی لە سێدارەدانی بەندکراوێکی سیاسی لە زیندانی وەکیلابادی مەشهەد. ڕۆژی ڕابردوو بابەک پاکنیا پارێزەری محەممەد جەواد وەفایسانی بەندکراوی سیاسی ڕاگیراو لە زیندانی وەکیلابادی مەشهەد ڕایگەیاند کە حکمی سێزاری ئەو چالاکوانە لەلایەن دیوانی باڵای وڵاتەوە ڕاوەستاوە. بەپێ راپۆرسەکان ئەو هاوڵاتیە مانگی ڕەشەمەی 1398 هەساوی و لە ڕەوتی ناڕزایەتیەکانی هەمان ساڵدا بەهۆی گرانبوونی نرخی بەنزین لەلایەن هێزەکانی یەکجار دەسەڵاتی ڕژیمەوە دەست بەسەر و پاشان ساڵی 1400 هەتاوی بە تۆمەتی ئەفسادۆلفیل ئەرز لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە حکمی سێدارەی بەسەردا سەپێنرا. شانی باسا لە ڕۆژانی ڕابردوودا لەلایەن ڕێکخراوەکانی مافی مرۆڤەوە مەترسی لە سێدارەدانی ئەو بەندکراوە سیاسیە ڕاگەیاندرا و لە ئەنجامدا بەهۆی گوشارە نێودەوڵەتیەکان حکوومەتی کۆماری ئیسلامی ناچار بە ڕاوەستاندنی بەڕێوەچوونی حکمی سێدارەکەی کراوە. بینەرانی خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەشکرا، هەر شاد و ئاسوودە بن.